سڵاتان لەوێت بەیانیتان باش هیوادارم کە باش بن لەش ساغ تەندروست ئێستا بەدیار پرۆگرامی بەیانی 24ەوە بن چونکە ئەم بەیانیە لەگەڵ ئەوەی کە لەکانی گەرما زۆر دابەزیون و ساردا ئەمانەوێت بە بابەتەکانمان کەمێجەوەکەتان بۆ گەرم بکەین بۆی کە ئامادە بن ئەم ڕۆژەتان دەست پێ بکەن بە وزە و با خۆشی و سەلامەتیەوە لەگەڵ دابەزینی پلەی گەرما هاوڵاتیان ڕوو دەکەنە خواردنی خواردنەوە گەرمەکان یاخود خواردنە گەرمەکانی وەکو شێلم و پاقلە کەزانن کار کەسێکی شەچێ بۆ بازار چێژێکی تایبەت لەم جۆرە خواردنانە وەرەگرێ لە بازار. سەدان کەس لە هەرێمی کوردستان بەهۆی کەوتن و خلیسکان لەسەر بەفر و بەستەڵک قاچ و دەستیان بەداخەوە شکاوە. لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە خۆپارێزی لە کەوتن و کاریگەری سەرما لەسەر ئێسک دەکەین. چونکە بەفرێکی زۆر باریە و شەپۆلێکی سەرما هەیە زۆربەی بابەتەکانمان پێوەستە بن بە دابەزینی پلەی گەرما کە کاریگەری کردوتە سەربەستنی ئاوی ئۆتۆمبیل شەقامەکانیش لە بەستەڵەکە یەکجار سەخت بوونە بۆیە لەگەڵمان بن باس لە پاراستنی ئۆتۆمبیل و لێخوڕین لەسەر بەستەڵک دەکەین و چۆن خۆمان بپارێزین. لە سنووری پارێزگای سلێمانی و زیاتر لە 25 سانتیمتر بەفر لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوو باریوە تەنها لە ناو سنتەر ئەمە ئەوەندە باریوە. لە دوای تەواوبوونی ئەو شەپۆلە بەفرەی پارێزگاکەی کە گرتوتەوە هاوڵاتیان ڕویان لە شوێنە گشتیەکان کردووە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و خواردنە گەرمەکان. بەفر دیمەنەکانی باخی گشتی جوانتر و دڵگیرتر کردووە. زۆرێک لە هاوڵاتیان بۆ تۆمارکردنی وێنە لە ناو بەفردا هاتوونە تا کەشی دەرەوە. لە ڕۆژانی هەینیشدا باخی گشتی ئەو شوێنەیە کە بیانیەکانی نیشتە جێبووی شاری سلێمانی ڕووی تێدەکەن. سەپنایە خەڵکی وڵاتی نیپاڵە و چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان دەژی وەک خۆی دەڵێ لە وڵاتی خۆیان کەمتر بەفری بینیوە. باسە یانێ بەفرباری بینی دێرەوە کۆسە. خۆتان لەکوێوە هاتوون؟ نێپال. لە نیپاڵەوە بەفرەبارێ؟ با یانی دوورە ساکاکە دوورە ئەنی نەزیکە نییە لێرە نەزیکە ئێمە دوورە. وڵا ئەمڕۆ جوما بوو ئەمڕۆ ئیشی نییە ئەمڕۆ من ئۆف بوو وڵا هەموو نەفر هەموو ڕەفیقی هەتووەڵای دەڕەوە بۆ یاری ئەوە بەفەرە وڵای ساردا هەیە بەس خۆشە. ئەردەشێر زیاتر لە 5 ساڵە لە ناو پارکەکانی شاری سلێمانی چای خەڵوز دەفرۆشێت. کەشی سارد و بەفربارین ڕێگر نەبووە لە کارەکەی بە پێچەوانەشەوە فرۆشی چایەکانی زیاتر بووە. لە سێتوانەوە منیم بە ساری خۆمیمە ئێرەوە ئیوەسێنم ئیتە دوایی چاوشتەکە لێ کوڵێنم لای سیارەکە یەمە ناو پارکەکەەوە بەس من ماوەیەکی درێژخانە لەم باخە ئیشەکەم. ئیتر لە ڕۆژی زستانانە خەڵک بەرچاو زیاتر گەشتە ڕووەکاتە باخی گشتی وەڵای خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو حەزی لە چایە تایبەت چای خەڵوس. ئیتر خەڵک بە ڕێژەیەک بەرچاو بۆ ڕسمی سێڵفێکی یادگاری بە چاکە و ڕسمێکەگرێ بووی یادگارێکی جوان تۆمارکە لەو ساڵەدا. یەکێکی دیکە لەو خواردنانەی لە وەرزی زستان و هاتنی سەرما و سۆڵا خواستی زیاتر لەسرە شێلمە. کڕیارانی سەروەریش زیاتر کەسانی خواروی عێراق و کەسانی بیانیە. زیاتر مشتری شێلم خەڵکی دەرەوەی سلێمانی عەرەب زۆر حەزیان لە شێلمە خۆن بەلایەنەوە خۆشە بۆ دوای ئەوە شێلمەکەی منیش زۆر خۆشات نە چای تێکەڵەکەم نە شەکری سوتاوی تێەکەم بەس بە دۆشاوی خورما بە تەبیعی ئەی کوڵێنم تامێکی خۆشی هەیە و مشتری زۆرە زیاد لە حەدی خۆی دۆشاوی تێەکەم بە تەبیعی لەژێر ئاگرێکا دای ئەنێم هەتا ئەکوڵێت ڕەنگاتەوە کە ڕەنگیایەوە ئەیهێنم بۆ ئێرە و بۆ مشتریەکانم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕێژەیەکی کەمی بەفربارین ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو. بەڵام ئەم ساڵ بارینی بەفرێکی زۆر
سەرڕای دروستکردنی گرفت و ئەستەنگی هاتوچۆ بۆ تا هۆی دڵخۆشی و خۆشحاڵی هاوڵاتیان. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ئەمەندە کەم بە فرمان بینیوە، ئەمەندە کەم چوونێتە ناو سەرماوە، بێگومان ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە کاتێکە بەفر دەبارێت زۆرێک لە خەڵک بەرە ئەو شوێنانە ئەچن کە بەفرێکی زۆری لەیە بۆ شەڕ تۆپەڵکردن بۆ ئەوەی کە شێرە بەفرینە دروست بکەن، بەڵام دەبێت بزانین لەگەڵێکە ئێمە دەچین بۆ خۆشگوزەراندن ڕەنگە لەوێ خوا نەخواستە تووشی هەندێک کێشە و گرفت ببین بەهۆی خلیسکانەوە کەوتنەوە، بۆیە سەدان کەس لە هەرێمی کوردستان بەهۆی کەوتن و خلیسکان لەسەر بەفر و بەستەڵک قاچ و دەستیان شکاوە. هیوای سەلامەتیان بۆ خوازین. بەپێی ئامارێک کە دەست کوردستان 24 کەوتووە لە 48 کاتژمێری ڕابردوو 100 کەس گەێنراونەتە بنکەی تەندروستی سیدەکان کە خلیسکاون و کەوتون و بەشێکیان قاچیان دەستیان شکاوە. هەروەها لەو ماوەیە 45 هاوڵاتی لە سۆران دەست و پێیان شکاوە. لە چەمچەماڵیش 48 کاتژمێر لەمەوە پێش 29 حاڵەتی شکان تۆمار کراوە. واتە لە 48 کاتژمێرە 29 حاڵەت. لە هەولێریش تەنیا ڕۆژی پێنجشەمە زیاتر لە 50 حاڵەتی ئەوانی کە با بڵێن ئەمەرجنسی بوونە دەبێت فریان بکەون نێراون بۆ فریاکەوتنی نەخۆشخانەی ڕزگاری کە 15یان نەشتەرگەریشیان بۆ ئەنجام درراوە. جا ئەمانە هەر هەمووی پێویست بەوە کات کە ئێمە زۆر زۆر ئاگاداری خۆمان بین و ڕەنگە شەپۆلی بەفربارین دیکەش بەڕێوە بێت بۆ ئەوەی کە هاوڵاتیانمان سەلامەت بن، تەندروست بن، تووشی هیچ کێشەیەکی تەندروستی نەبن. ئەوە دەمانەوێت ئەمڕۆ سەبارەت بە سەرما، بە شکانی دەست و پێ، خلیسکاندن و هەموو بابەتانەی دیکە کە ئێمە بۆ خۆشگوزارانی دەچین دوای لێمان تێکەچێت لەگەڵ دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و جۆمگا دەمار ماسوولکە و پێکانی وەرزشی لەگەڵ گفتوگۆکەین. بەخێر هاتی دکتۆر. ممنونە سوال بیانی باش. زۆر سپاس بۆ تۆ. تۆ چۆنی؟ دژی سپاس دەکەم دکتۆر. دکتۆر طبعاً ئەم سەرما و سۆڵەیە هەر ئەڵێن سەرمایە تا بەفر نەبینین پێی ناڵێن سەرما. خۆی سەرما بە کامە ئەوترێ سەرما. ئەمەیەکە سەرمایەکە ئەبێ بڵێ پێی سەرما و ناڵاوساونیە ئەو حسابنی ئەمە بزانین سەرما چییە؟ لە بەحث طبی ترمێکتە دەڵێن هایپۆتێرمیا. جستی گەرمی لەشت ئینسان دەرەجەکەی 37 دەرەجەیە. باشە. ئەوە بگەیتە 35 دەبێتە سارما. کی تووشی کێشە ئازا و جسم بیت لە 35 دەرەجە. کە ئەو دەرەجەکەی بکەیتە 28 دەبێتە سەبەبی لە هوش دانی شەخص بیهوش دەبیت. ویشەی دەست دەدات. بەس 37 بێتە 35 دەرەجەکەی لەشی گەرماکەی دوو دەرەجەی بێتە 28. یو 28 هوش لە دەست دەدات. ئاخر دەرەجەی سەرمایە. لە چه حاڵەتێکە ئێمە ئەکرێ ترسی ئەوەمان هەبێت لەم سەرمایە تووشی و حاڵەتە بین ببێ بە 35 لە 37ەکە ببێ بە 35 و لە 35ەکە ببێ بە 28 مەترسی ئەوە هەیە لە سەرمایەکی بەم شێوەیە؟ تۆمەسە شخصێکی تەندروست بیت کێشە نەبیت جەحیل کێشن بەزانێکی تەمەنن ئەوەنەکی منداڵن تەمەنن تاز بە دنیاەتنە نەخۆشەکانێکی نەخۆش تایرۆید هەبیت نەخۆش قوت دەرغی هەبیت ئەو کەسانێکی سوکەراوانە هەبیت ئەوە واگە لە خۆی زۆر دوو سوالی ئەوە هەگە شخصت لە ڕۆشتنە عادی خسیە بەر بوو دەست لاقشکە ئەوە بەس کێشەکەی لە بەربوونەکەی نییە هێزکەکەی بۆ خۆشی تاسکە باریکە ضعیف وە شکایە یعنی دەبێت حتما ئەو نەخۆش مطابقە هێزکەکەی بکات احتمالی زۆر تووشی هێزکە نەرمە بووە وەگەنە شخصێکی کە تەندروست بیت کێشەی نەبی هێزکەکەی ناوی لەگەر بەربوونەکە عادی هێزکی بشکێت بەگە هێزکشکە وەسەڵەسەد مشکلی هەیە ئەمە زۆر نەخۆش هەبوو تەمەنی 36 ساڵ تووشی هێزکە نەرمە بوو خۆ نازانی لە بەربوونەکە عادی لە حەوش دەربووە کەوتیە لاقشکایە ڕانیشکە حتی دەستیشکە حتا ئەوەن ئەم کەسان تووشە مەسەن نەخۆشەکەم هات دوێنێ بە پارلەمان نەخۆش ساڵی هەبوو ئەو کەس نوشە ساڵی هەیە چون عیلاجەکانی ساڕ سبب خۆکار ئەوە کە هێزکەکەی نەرم بیت لە بەربوونەکە عادی هێزکی تشکێت بەس ئەو نەخۆش زۆر ئاگە لە خوبن باشە دکتۆر ئێستا ئەوانەی کە ئەم ئامارانەی کە خوێندمانەوە لە هەموو کوردستان کۆمەڵی خەڵک بەهۆی خلیسکانەوە لە ڕۆژی بەفرە کەوتون و دەست و پێیان شکاوە مەبەستەوەی نە ئەوایە ئەو شکانە ڕووی بدایە لەو کەسانە واتە ئەوانە ئەبێ بڵێن کێشەیەکیان لە ئێستا هەیە و پێویستە دکتۆرێک بسپۆری هێز شکان ببینیت چۆن سەداسەد ئەو پێویستە هێزکەکە ڕێژەیە هێزکەی بزانین کە ڕێژەکەی چەندە سەداسەد ئەوە هێزکە نەرمە هەیەوەنە باشە بەڵین ئێستا ئێمە چونێتە گەشت خوانەخواسە یەکێک لەگەڵ ئێمە بەرە بێتەوە شوێنێکی ئەشکێت ئەو فریاگوزاریە سەرەتایانە چییە کە ئەتوانین بۆی ئەنجام بدەین تا ئەوەنەی کە تیمێکی پزیشکیە گاتەلامان یا ئێمە ئەیگەینە نەخۆشخانە یەک لە کاتی بەربوون لاغشکای خار بووی
اتو حق نداغ راسكي راقشكايا اول هاتيا اتو حق نداغ راسكيو داركن نادا اين اللي خركي دارك شي تنشداني داركي لقال له فهرش قباتكيو ببعي اكدو لا بيكان ورزشي مثلا شيء بربويا بس توشي آزاری هستیک نبویه دمارکانی لیگامنتکانی و ترکان توش آزاری او پیوسته بس سهول دانی بس نخوشه که لکات روشی ریاضیه عادیه روش لاقی سرایا مثلا کاحله کی سرایا یا قاچ پیک سرایا او بس سهول دانید بفر لسر اجنگی لسر جمکی دانید 24 ساعت چای دیبید باشه کواتا دکتر پیمان بالله سرما باشه یا خرابه هم باشه هم خراب باشه لە چ کاتێکا باشە و وەکو چارەسەریش پێشتر کۆن بەکار هاتووە زۆر لە حرب عالمی یەکەوە دوام بۆ دەرمانی سێل لە رووسیا زۆر کارتنە لە کاتە عیلاجی قاتی سێلنەوە کارتینە یا مەسەر زۆر خۆمان نەخۆشەکە پێویستە ئەوە بن چاودەر بیت دەرەجە حرارەتێک دەبێت 32 35 بیت بۆ خۆمان مقازدەینێ کە ئەو دەرەجە حرارەتێکی کەم بیت یا حتی زۆر نەخۆش هەیە مەسەرەن دەڵێن هایپۆتێرمیا نەخۆشەکە یەکجاری لە کاتە عملیات دەرەجەی ڕێژەی گەرمی نەخۆش بەرز دەبیت دێتە 41 زۆر خەتەرە ڕاستە ئەوە دەبێت بدێنێ کە ڕێژەی بێتە خارێ باشە دکتۆر هەندێک جار ئێمە لەناو سەرمایە ئەگەر ئەڵقەمان لەدەست بێت ئەڵقەکە گەورە بێت لە دەستمانەمە چی ئێسکەکەمان بچووکە بێتەوە یان بزەوت عینن ئەوەی ڕاستە لە کاتی سەرما ماسۆلکەکان گوژ دەبن شک دەبن لەو کاتە دەمارەخینەکەش گوژ دەبێت خین بۆ ناچێت خین نەچیت ئەو ئەندامەکەی باریک دەبێت زۆر لاواز دەبێت لەو هەندە هەڵقە دەستەکە لە زەمستانی زۆر شل دەبێت احتیاطیە باشە دکتۆر بابێنە سەر خواردنەکان بابزانی ئەو خواردنانە چین کە زۆر باشن لە وەرزی سەرما هەم ئێمە ئەپارێزن لە سەرما و هەم ئێسکمان زیاتر بەهێزەکەن ئەو خواردنانە چین کە ئێسکەکانی ئێمە بەهێزەکەات یەک لەوانە ڤیتامین دیە ڤیتامینی زۆر ڕێژگرنگ هەیە لە خواردنەکەی دۆ لەو سەرمایە پێویستە خواردنەکەی خۆراکەی گەرم بیت دووشن زۆر مهمتر لە کاتی کەپوو یا پەنجەکان تووشی سەرما دەمێن سەرماکە زۆر دەمێتەوە نابی دەستکە لێ بکەی ماساژدا لێ بدەی ئەو مەمنوعە بەس دەبی گەرم بکەی ئەگەر ڕۆژ سینج بوو ڕاستەم لای دکتۆر چون کێشەی هەیە چون لەو کاتە ئەتۆ ماساژ دەی یا حتى شلام بشێری ممکن تووشی کێشە بیت ڕاستەن دەبێت دەستی گەرم بەس قاپات کە مثلا شتێک بیت دەستکەشێک بیت دەستکراوانە بخەوین باشە دکتۆر هەندێک کەسەیە کە با بڵێن کارەکانیان بەو شێوەیە کرێکارن لە دەرەوەیە کاریان سەرمایەکی زۆریان بەرەکەوەیە وەکو کەسێک نین کە فەرمانبەر بن لە شوێنە بن هەریژ نەبێ ئەو سەر بەڵام ئەو ڕاستەوخۆ بەر سەرماکاکەون کە ئەیانەوە بێنەوە بۆ ماڵە خۆیان گەرمکەن هەندێک جار تەشتێ ئاوی گەرمی بۆ هێنن پێکانی تێبکات دەستی تێبکات تا چەندەوە دروستە شەرتێک ئەوەکەی تەنشیر بیت یا بکات ناو یەکجاری لاقەکەیکی سەر ناو ئەوەی گەرم دانیت دەبێت گەرمایەکەی ئاشی بیت ئەوەکەی تەنشیر بیت کەمێکە یاوەش ئەوەکە زۆرکەن یەکجاری ئەودان حتا دێتە سەوە سوڵتان چون دەوەرەکە ڕەهەکان قەپاتن باریکن یەکجاری فۆرسێکی گەڕول دەیە دیبیتە ئەکسپەنشن دەدەوێت مشکلەوە ئەندەوەکان حتا ممکن دەڵێن ئۆتۆئامپوتیشن ئەو پەنجەکەی دەدەوێت ببڕی دۆلێت ئەو گەرمایەکە یاواش یاواش تەدریج بیت نابێت یەکجاری فۆرسە سەردانی باشە دکتۆر دیسانەوە بینەوە سەر باسی شکان کام یەک لەو جۆرە شکانانە هەن کە ئەیتر مەترسێکی زۆری هەیە لە کام کەوتنانە مەترسێکی زۆر ئەگەر کەسەکە پوکانەوەی ئێسکی هەبێت یا خود ئێسکە نەرمەی هەبێت مەترسێکی زۆر هەیە نابێ ئەوانە باڵێن ئەبێ زوو بە زووتری کات حاڵتێکی ئەمەرجنسیان هەیە و فریان یەک لە ئەو جەحێلن جەحێلەکان دەبێت ئێشە دەڵێت یعنی پزیشکی صحيح عالمي ذلك كاكا حتى 45 سال جحيله يعني هلك 45 سال جحيله او يدري جوانه جاج هيك لو انا شكاني هسكك انه دستي لي اسكافويت لك دار زور دش او زور نحسه شكانه كيجي ممكن شهر ما بيش نه بيش عمليات بيت ودوجي شكاني دروانه درين نيك في مره سري هسكي رونا اوج بش لا طوبيران افري طوبركي لا 8 ئەوانێکی بستانە ئەو مشکلە زۆر چون پێویستە دوای جومکەکە بواری چون خۆلێک نادبوو هێزکەی نەرمە زۆر دوو خینەکەی کەمە دوو کیشەی هەیە سوکەری هەیە مزعفات زەقت هەیە ئەو دوو سەبەبەکەرەکەی ئەو هێزکە هێز و خۆلێک نەدات لە حیملەوی لە دوای پێویست بیت سەرەکە بگۆڕی بۆ واکە خۆ بگریژی عملیات نەکەی ئەو تۆپەکە ڕەش دەبێت تۆ ڕەش دەبێت مزعفات سۆفان لەها پێویستە تۆپەکە بگۆڕی و مەفسەرەکی سناعی بۆ نەخۆشدان
باشە دکتۆر کام تەمەنانە لەسەر تا 45 هەر گەنجە و جەحێڵە کام تەمەنانن کە ئومێدی ئەوەیان لێ ئەکرێت کە ماوەی چاکبوونەوەیان زۆر زووتر بێ لە کەسێکی تر یاخود پەیوەستە بە جێنەتیکی ئەو کەسەوە نەخێر خودی خۆی پەیوەندی بە تەمەنەکەوێنە ڕەنگە 45شی تێپەڕانەوە بەڵام زوو چاک ببێتەوە فەرقێک هەیە لە بینی ئەو جوانە زۆر یەکی وەسی وراثەیە منطقەیە دووژی جستەی خۆی نەخۆش سەحی نەخۆش کە ئایا مضاعفاتی هەیە مثلا جگەرەکێشان شخص ئای لەشی کەمیانە دوو زەخت هەیەنە سێ مەسەلە سوکەری یا سوکەری هەیەنە ئەوە خەر بتە هۆکار وەکی فاکتۆر دەستێکدان و بتە ئەو مشکلە نەخۆش باشە دکتۆر ئێستا لەم وەرزی سەرمایە ئێمە زۆربەی ئەو خواردانە خۆین کە گەرمان ئەکاتەوە بەڵام لە کاتێکا کە خەڵک گەشت دەکاتە دەرەوە ڕەنگە زیاتر هەوڵ بدات لەو جۆرە خواردنانە بخوات هیچ مەترسیەک هەیە تۆ لە پڕ خواردنێکی زۆر گەرم خۆی چایەکی گەرم قاوەیەکی گەرم نسکافەیەکی گەرم تۆ لە ناو کەشێکی ساردی ئەسان دەڵێن لە کاتی زەوستان ئیشتای شخص گرترە و دووژی لە کاتی خواردن لە کاتی زەوستان دەڵێن کاکە هەگەر هاتوو ئەتوو لە کاتی زۆستان ئیشتهایەکەت بێ گوشت سۆر میریشک ماسی و هەڕۆسە هێلکە زیاد بوو ئەتۆ ڕێژێ بێ 12 لەشت کێمە لەش نفسیان بخۆ ئۆتۆماتیکوار دێت ئەو خانەکان هەواستەکە دخۆت دوو شخصە هەیە زیندی لەشی کێمە ئەوانە بخۆی ئۆتۆماتیکیان دەهێت گوشت سۆر فاصلە لەگەل چەلەزار دخۆت ئۆتۆماتیکیان بۆ چۆ ڕۆژێ زیندی کێمە وایە تۆش گوتی هەر مایعات چای بیت شۆربا بیت نیسبی احتیاجی زۆر باش دکتۆر ڕەنگە ئەمە لە پسپۆڕایەتی جەنابنەوە بەس هەر وەکو طبێکی عام ئێستا بیرم کردەوە کە ڕەنگە بتوانی وەڵامم بدەیتەوە قەت ئەبێت خودی مرۆڤ ئەگەر پێویستی بە جۆرە ڤیتامینێک بێت بەڵام تۆ نەیزانیت نەیخۆیت جسم داوای بکە و ئیشتیهای بکات داوای ئەو بەحسەیە و دووجی تێدی مەسەلە ڤیتامیناتە دوو جۆر ڤیتامین هەیە ڤیتامینانی کە دەڵێن محلول لە ناو ئاو لە ناو چاوری دەزانە لەوێرە ناو ئاو واتە ڤیتامین سیە ئەوە ڤیتامینەکانە ئەتە هەرچە زیاتر بخۆ کێشە نابێت شوێ ئەحتیاج بخۆی بە ڤیتامین دی ڤیتامین ئی لەفتن ئای ئەوە چۆن لە لەش دەچن ناو چاوریەکان لە ناو لەشت دەبین لەوێ دەبینژی لەش نەشە فڕێدات کە زیاد بخۆی دەبێتە کێشە بخۆت مستعافاتی زۆرە بەس ڤیتامین دی کی ڤیتامین ئای ئەوە حتمما پێویستە بن چاودە پزیشکی بێ بەس ڤیتامینی بی و ڤیتامین سی ئەو دوان نا پێویست نیە شوێن بەردەوام بخۆت بە چێ ڕۆژەکەی لە 2000 میلیگرام ڤیتامین سی نەبێت وەرزشکاری پێویستە یا حملی هەیە ڕۆژانش 2000 میلیگرام ڤیتامین سی کابینێت بەس لەوێ زیاتر ممنوعە نابێت بۆ دەبێتە هۆکارێ تەسەمم لە لەش بەس بەردەوام بخۆت ڕۆژانەیە مەسەلەن 1000 کێشەی نابێت باشە دکتۆر فەرهاد ئێستا وانەیە کە تووشی شکاوی دەست و قاچ بوونەتەوە بەهۆی ئەم بەفرۆ و خلیسکانەی کە چوونەتە دەرەوە ڕەنگە دوای فترێک ترسیان هەبێت تر فۆبیایان بۆ دروست دەبێت چی بکەین یەک فۆبیامان بۆ دروست نەبێت دووهەم لە دوای ئەوەی کە چاک ئەبنەوە ڕەنگەی تر زۆر جوڵەیەکی ئاسایی وەکو جاران لە دەست و ئەوانەی دروست نەبێت بترسێت ئەو ترسەوە ئاکات کە ئەو ئێسکە زەرەری پێ بگات زیانی هەکەل جەحێر بیت کێشەی لێ بنە مەسەلەن دەڵێن ریس فاکتۆر یا نەخۆش لە جسمی کێشەی بیت جگەرەخۆر بیت ئەلکۆل کارتیت سمۆکینگ بیت یا زەخت هەبیت ئەوە نارێ ئەو بێتە هۆکار جەحێرە بەس ئێکب تەمەنە ئەو زۆر ئاگەڵە خۆن لە تەمەبوون یەک مەشکە کێشەکان زەختخینە زەختخین بارز بیت لەو کاتە ممکن مش تاثیر لە گوێ و لە مێشکەکە بکات لە کاتی ڕۆشتن گێژ بیت بەر بیت دەست خۆی نییە ئێنە ئەو بەربوونەکە نەبەس بەربوونەکەی خلسکانی ئاردەوە بۆ ممکن هاتە عادیش نەواش بەر بیت بۆ یەک جای زەختی بەرز دەبیت یا گوێ دووش کێشە دەبیت ئەو کۆردینیشنەکەی نامینیت بەردەبیت بەس لەو شخصی تەمەن هەبیت یا جیحەیلێک بیت کە ئەو کێشان هەبیت سمۆکینگ بیت جگەرەخۆر بیت ئەلکۆل کارتینیت مادە هۆشوارەکار بینیت زەنە یا زەختی هەبیت یا سوکەوی ئەوە حتا دو ئاگە لە خۆ هەبیت ئەوانە بتە هۆکارە ئەوە کە نەخۆش تووشی کۆردینیشن نەخۆش بەربیت لە کاتی ڕۆشتن باش دکتۆر ئەو کەسانەی کە ئێستا تووشی شکاوی بوونە بۆ هەر هەمویان ئەکرێ بڵین جۆرە خواردنێکی تایبەت هەیە ئێستا وردە کە ساوان لە ناو جێن بێگومان نەمە یەک دوو ڕۆژە تووشی ئەو کێشانە بوون ئەو جۆرە خواردنانە چینکە ئەوان بیخۆن بۆی کە زووتر ئێسکەکانیان یەک بگرێتەوە چۆنەڵ لە حی بێتەوە بەیەکەوە باشتر شت بۆ ڤیتامین دی ڕۆژە ڕۆژ دەبداتەوە بۆ بەسمەکە بەریچەندێ ڕۆژ دەبدات دوو بخارەکان دەنجی ئەو خواردنێکی ڤیت مەسەلەن شیرە ڕۆژان دەب دوو گڵاس شیر کابینن دوو گڵاس شیر
دوو ئاوە دەبی ئاوژە زۆر کابینە ئەوانە زۆر هەندێک خانەش هەیە ڕێژی کەلسیۆمی بەرزە ئەوەش پێویستە بخۆنە. باشە کەسانی بەتەمەنچی لە سەرمایە چۆن بیان پارێزین لە سەرما ئایا ئەوانی شوکو هەر مرۆڤێکی ئاسایی دیکە پێوەست نییە بەتەمەنیان و ئەگەر پلەی گەرمی لەشیان نابێت لە 35 بێتە خوارەوە لە 35 نابێت بە 28 بۆ ئەوانە بێت چی بکەین کە نەگەینە ئەو حاڵەتانە. یەک هەکەر زەختی هەبی زەختەکە کۆنتترۆل بکەن. دوو ڕێژەیە سوکرێکی هەوسە سێ لەو کاتەژی ئەوە دەبێت ئەکتیڤ بن بۆ بەحث تەرمێکەیە خەڵەکە لە پزیشک دێنن ستارکۆپێنیا دەڵێن لە تەمەنی 55 پێ هەل هەر شخصێک هەر ساڵێک تێپەڕیت 105 لە ماسۆڵەکانی جسمی دیبێتە چاوری ماسۆڵەکەی نامێنیت ڕێژەی ماسووی لاواز دیبێت ئەو نەخۆش بەخۆسە پێویستە حتمان ئەکتیڤ بن پرۆگرامێکە ڕاضی خۆدانە یەک بۆ هەر نەخۆشێکی دەستی شکاویت یەک ئەم بدڵم کاکە ڕۆژانە 8 گڵاس ئاو بخۆت چون ئاو زۆر فەرە دەبی دوو تەمەنی وەزنی 7 کیلو بیت دوو ڕۆژان 2 گڵاس شیر بخۆت سێ دەبێت حتمان خارنەکەشی بگوارێت چۆنە مەسان پێش نانەکە بخۆت زەڵاتەیە ساڵە بکبینیت باشە دوو ڕێژەی گوشتە سوڵەکەی ڕێژەی کێمتر بکات لازم بکات چوار دەبێت پرۆگرامێک ڕاضی لە بخۆ ماڵداین مەسان ڕۆژانە 44 دەبێت بعد ڕۆشتن عادی هەبین ناتوانێت لە 5 دقیقە دەست بکات کاتە 10 دقیقە 15 حتا 44 لە 44 کەمترەوەی باشترین شتەکەی ڕۆژانەیە 6 دقیقە و مەسلەیەکی زۆر گرنگە لێرە نوکتەکەی کابینە بێتان بڵێم مەسلە ئەوە میوەیە ئەمە میوە کێم دخۆین دەبێت هەر شخصی تەمان بیت لە 10 بەیانی و 5 ئێوەران سێوەک مۆزە سەپردەقەڵک حتمان کار بینیت دکتۆر نەکەمیش ئەی خۆین ڕەنگە بە هەڵە بیخۆین ڕێک نان خواردن ئەی خۆین یان لەگەڵ نان خواردن ئەی خۆین لەسەر مێزی نان خواردن کە دێکێک داوەتەکەی و کاتی کاتی دروستی خواردنی میوە کەیە بۆ ئەوەی کە ئێسکێکی باشم هەیە و سوودێکی لێوەر بگرین وڵاو باشتە دکتۆرەکانی تەغزیە بدەن بڵێن ئەمە زۆر شاوسە نییە بەس ئەو بەحث مطالعه خۆم کرد لەسەر بەس ئەمریکا بوو دڵن ساعت 10 بێنە 5 ئێواران ئەو دوو کاتە زۆر باشە زۆر جار بیستماناڵن پێش ناخواردن زۆر باشترە لە کاتی ناخواردن و دوای ناخواردن ئەو بڵێن پێش خواردن زەڵاتە خۆ باشترە زۆر باشە دکتۆر مە یەکێک لە کارمەندەکانمان لەسەر ئەو قادرمانەی کە ئیشەڵا جەنابەت سەلامەت بی ما باقیش سەلامەت بن کە بەستەڵک بوو خزا و سوپاس بخوا شکاوی نییە بەڵام تەشەنوجێکی زۆر خراپی کردووە تەشەنوجەکانیش هاوتای شکاویەکان ئازاریان زۆرە ئەبێت چیان بۆ بکەین کێشەکان ڕئیسی ئاوەیە دکتۆر هاتمە لاقم ڕاشتپی بیە لاقم دەشیت زیاترێ ئەو زەربە هێزکەکەی بشکێنیت گوشتەکەیی کوترایە گوشتێکی تۆ زۆر دەشیت ئەوە نەشێکی بەربێن هێز ناشکەن ئەو زەربەکەی گەشتە گوشتەکەی هێزکەی دەشیت دەزانە ئەوژی هۆکاری ئازە زۆرە باشتر بۆ ئەو جەماعەت ئەوە سوهڵ بە بکاربینن بەفرەک لە سودانی مەسەڵەن بە ئاژناکی ئەو لاقی فڕۆنەکەی چۆنە بۆ دو ڕۆژی یا سێ ڕۆژ یەکەم لە سێ ڕۆژ زیاتر کەلک نایەت دو ڕۆژ یەکەم لە ماڵ ئەستراحەت کات پارچەی تانێک باز لەسەر مەسا ئاژناکی لە لاقیدانی تاجویە سوهڵ بەفربینین لەسەر ئەو منتەقە دانیت ئەمیش سوودی سەرما ئەما چۆن چارێک ساعت دانیت چارەکێکی دەڕاکات چارێک ساعتدان چڕاکە ناوی لە چارێک ساعت زیاتر بخۆست لە ئەطرافی ئەژنو لە ئەطراف ئەژنو ئەکاتە چارێک ساعت زیاتر بدانی عەسەبێک لێرە هەیە دەڵێن کاما پرۆنال نێرڤ ئەوە تو بتە شەلار لاقی شەلار دەبیت هۆکە سەرمایەکەی دیمە سەرما خراپەیە باشە شاتەوە چۆن ئەتوو بکار بینی ئەوەشی پێویستە چارێک ساعت چوار ساعت دانی وستەڕۆژ لە دوێ سەرش خلاص پێش ناکات کاتە ئەمە چارەسەری تەشەنوجە بەگشتی یاخود لە حتى نەخۆش دێت ئەنکل سپرینە دەمارەکان ڕاکێشایە ئەنکەنەوە تەرەکان دەستی بۆ نەخۆشەکان من کە ڕاضیانژی سەدان نۆتاژ ئەو چاک دەبن پێویست نەگەیچە نەویست عملیاتە بەس نەکەن کە پێشتر مزعفات بیت باش زۆر سپاس دەکەم دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و جومگا و جەمار و ماسوولکۆپیەکانی وەرزشی لەگەڵ مامود ئەمبیانیە بە هیوای سەلامەتی بۆ جەنابەت بۆ بینەرانیشمان سپاس ممنون سپاس کەشناسی ڕایەگەێنێت ئەمڕۆ پلەی گەرمە بەرزتر دەبێت کۆتایی ئەم هەفتەیە شەپۆلێکی دیکەی بەفربارین لە هەرێمی کوردستان دیسانەوە دێتەوە و بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان ڕایگەاندووە ئەمڕۆ شەممە ئاسمان ساماڵە بۆ نیمچە هەور دەشگۆڕێت پلەی گەرمە ئەگەر چی هەر لە ژێر سفردا دەمێنێتەوە بەڵام لە چاو دوێنێ پلە بەرز دەبێتەوە لە لایەکی دیکەشەوە ئاسۆ کەمال بەڕێبەری کەشناسی سلێمانی ڕایگەاندووە ئەگەری هاتنی شەپۆلێکی دیکەی بەفربارین دەکرێت کاتە خەڵکی سلێمانی خۆتان ئامادەکەن هێشتاوە بەفرە و بەفرێکی دیکەش دێ بەسەریا و ئاگاتان لە تەندروستیتان بێت لە کۆتایی هەفتەی داهاتوو
بۆ سلێمانی ئەو باسکراوە بەڵام کەش و هەوا بە شێوەیەکی خێرا دەگۆڕێت ئاماژە بۆش کراوە لە سەرەتای ئەم هەفتەیە واتە هەفتەی داهاتوو بەڵێن کە دێت لە ڕۆژدا پلەکانی گەرما 2 بۆ 3 پلە بەرزە بێتەوە لە شەوە پلەکانی گەرما لە نزمە دەمێنێتەوە بۆیە هەڵ بدەن زوو ئێواران بگەڕێنەوە ماڵێکی گەرم و گۆڕ بەو هیواییکە لەش ساغ و تەندروست بن باشە بابزانین کە کاریگەریەکانی سەرما و سۆڵە چۆنن نەک تەنیا لەسەر خودی ئێمەی مرۆڤ بەڵکو لەسەر ئۆتۆمبیلیش بەڵێ دەمانەوێت بزانین کە تەنیا خودی ئێمە نین کە سەرماسۆڵە کاریگەریمان لێکە گیان لەبەرەکانی دیکەش تەنانەت درەختەکانیش هەموو ئەو شتانێکە لە دەوروبەری ئەمەنجا ئەو شتانێک کە ئێمە بەکاریان هێنین لە سەرماسۆڵە ئۆتۆمبیلەکانمانن کە ئامێری هاتوچۆکردنی ئێمن بۆی کە بە سەلامەت بگەینە شوێنێک ئەبێت ئاگامان لە ئۆتۆمبیلەکانیشمان بێت و لە ڕووی میکانیکیەوە بزانین لە سەرما چۆن ئەبێت ئاگاداری ئۆتۆمبیلەکانمان بین یاخود ئەگەر ئاوی بەست بوو یان هەر شتێکی دیکەی ئەوە بزانین چۆن چارەسەری بکەین ئەگەر شوێنێکی نزیک نەبوو کە کەسێک یارمەتی دەرمابێ یا پسپۆڕێکی میکانیکی لەگەڵمان بێ بۆیە خالید خدر باڵەکی شارەزای میکانیکی ئۆتۆمبیل لەگەڵمانە لە سلێمانی ئەو پێم وابێت لەگەڵمانە بەڵێ لە سۆرانەوە لەگەڵمانە سڵاوت لێبێ و بەیانیت باش با پێشە بوو شتێک بزانین بەستەڵک چ کاریگەری هەیە لەسەر ئۆتۆمبیل بڵێ زۆر سپاس بەوەش بەیانی باش بەڕاستی بۆەوەی خۆمان بپارێزین لە کاریگەری بەستەڵک لەسەر ئۆتۆمبیلەکانمان دەبێت پێش وەرزی سەرما سیارەکەمان فعسکیانی ئەنتفرێز تێدابی دڵنیابین کە نایبەستیت و ڕوونێکی شیا و لەناو بزوێنەر هەبێت بۆ ئەوەی ئامادە بیت کە تۆ یعنی کاری پێەکەی کێشت بۆ دروست نەکات. بەڵێ باشە با بڵین دەواممان هەیە یاخود پێویستی بەوە هەیە کە ئێمە ئۆتۆمبیلەکەمان بەکار بهێنین بەڵام فەحسیشمان نەکردووە چی بکەین بۆی دڵنیابین ئاوی ئۆتۆمبیلەکە نەیبەستووە چۆن من بتوانم بزانم ئەو فەحسی کەم کە بزانم ئاوی ئۆتۆمبیلەکەم نەیبەستووە بە چیا بزانم؟ بڵێ بۆنیتی سیارەکەت هەڵە دێەوە سەری ڕادێتەرەکەوە یا سیارە هەیە دۆلکە هەیە احتیاط برەم دەبەی ئاوی هەیە سەرکەکەیەکەیەوە تەماشای دەکەی ئەگەر بەفرێکی زۆر توندی هەبی ناتوانانی لێ بخورێبی لێی گەڕێتە خاوە بیتەوە یا ئەگەر کمەک بی برێن جاینی هەیە لە سەری ڕادێتەر و خوارەی بنەوەی جاینەکە ئەگوشی ئەگەر یعنی تون بۆ ڕق بوو بەفرێکی زۆر بەقەوت بوو ئەوە نەتوانی لێ بخوڕی ئەگەر کمەچیش بوو ئەتوانی برێم کمەک ئاوی گەرم بینی بەسەر ڕادێتەری ئۆتۆمبیلەکە دابکەی و لە حاڵەتی سلف لێدان ینی ئیش بە سیارەت دەکەی نابیت برێم ئەگەر دەنگەکی نەشاز بی ئەین دەنگەکی نەخۆش نۆرمال نییە لە سیارەت دێت نابی ئەحمالیکەی ئەبی یەکسەر بیکوژینیەوە. باشە کاک خالید ئاوێک هەیە کە پێی دەڵێن ئەنتیفریز ئەوە چ کاریگەریکی هەیە بۆ نەبەستنی ئاوی ئۆتۆمبیل؟ بڵێ بەدڵنیاییەوە ئەبی ئەنتیفریز ناو ڕادێتەری ئۆتۆمبیلەکانمان هەبی چونکە ئەنتیفرێز بەخۆی ینی دژە بەستنە نایبەستێت ئەگەر ئەنتیفرێز لۆنمونە سیارە هەیە ینی برێم 2015 و 16 ئەوانەیە مۆدیلی لە خوارەیە ئەنتیفرێزێکی ئەکسپایر بووە یعنی توات هێگە ئەنتیفرێز تێدا شەریکەیە بەڵام ئەوەی نەما ینی ناتوانی بەرگی ئەوەی بگرین نەیبەستێت ئەبی دڵنیابیتەوە ینی بەتاڵی کە ئەنتیفرێزی تازەی تێ بکەی و لە کوالیتی ئەنتیفرێزەکەش دڵنیابی ینی خۆ هەموو ئەنتیفرێزەک هەیە برێم نوێشە ناو سیارێکی ئەبەستێبی دڵنیابی لەوەی کە جۆرەکەی باشە کوالیتی باشە ئەنتیفرێز ئەگەر هەبی ناو ڕادێتەری نایبەستی. باشە ئەی ئەگەر هاتوو ئاوی ناو ڕادیەتەر بەستی ئەو هەنگاوانە چین دەبێ ئەنجام بدرێن بۆی کە بتوانی ئەو ئاوە بگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی شلیکەیتەوە. بەڵێ ئەگەر بەستانەکە کەم بیت ئەتوانی ئاوی گەرمی پێدا بکەی بەس ئەگەر زۆر بوو یعنی هەمووی کرد بۆ شەختە جاروا بیت مەچینەیە تەقینی شەختە
يعني كورية تقيني سلندر أتقي راديتري أوتومبيل أتقيت يعني لو حالتي نتواني لي بخرية سارتني أبي راي بقري باشە کا خالید با کەمێک بینە ناو سیارەکە و باسی ناو سیارەکە بکەین زۆر جار سەرەکەوین لە ئۆتۆمبیل دەرەوە زۆر ساردە بۆ نمونە ئەم ڕۆژانە لە ژووری شەوە بخارەکات و ناتوانانی گەرمێک هەڵبکەیت چکە خەمی ئەوەتە کە جامی سیارەکە درز ببات دەبێت چی بکەین دەبێت ئەوە سەرمایە تەحموڵ بکەین بەڵێ نەخێر بەخۆیەت و کە ئیشت بە سیارەی کرد یەکەم جار هەوای ئەدێ بن پێ و زامی یعنی بەخۆ عڵامەتی نیشانەی پێ کردیە ئەیدێ بن زامی برێم کە ئیشت پێ کرد ئەو ئاوە دەورانەکات لە ناو ڕادێتەری هەم گەرم و هەم ئی بزوێنەری ئەو هەوای یەکەم جار ساردە دوایە فێنکە بیت بەرەبەرە گەرمە بیت ئەسیل لە جامی ئۆتۆمبیلەکەت ناکات بەڵام تۆ سوار دەبیت ئیش بە ئۆتۆمبیلەکەت دەکەیت یەکسەر یعنی هەوای گەرم بدەیتە جامی جامت ئەتەقی یا زەرت بەشتیت کاگەینی ئەبی یەکەم جار برێم هەر لە سەرەتاوە کەمکەمە یعنی ئەبینی هەوایەکە ئەگۆڕێ ساردا فێن کە بیت گەرمە بیت دەستی لە جام ناکات بەس تۆ یەکسەر گەرمەکە پێ بکەی ئەبیتە هۆی تەقیری جامی ئۆتۆمبیلەکەت باشە کا خالید کاریگەری خراپی بەستنی ئاوی ڕادیەتەر چییە چی لە ئۆتۆمبیلەکە کات ئەگەر ئەو ئاوە هەروە بە بەستوی بمێنێتەوە بڵێ خۆی بەستانەکە کە حاڵەتی بەستان زەرت بە بزوێنەری ئۆتۆمبیلەکە گەینی ئەوە ینی کە بەستایی زیادەکات زابینی جاروابیت سلندر ئەتەقیت کەوەر ئەتەقیت یعنی ئەبیتە هۆی لە کارکەوتی بزوێنەری ئۆتۆمبیل یا جاروابی ڕاتر ئەتەقینێت بەستانەکەش بە ئەوە ینی بەستان هەیە زۆر بەقووەتە هەیە کما ئەگەر کم بیت ئەبینی بینەچی لێگەڕی ڕۆژ لێدا ئاوچی گەرم پێداکەی خاوە بیتەوە بەڵام بەستان هەیە زۆر بەقووەتە ینی کە برێم بۆ 20 پلاژێر سفر زۆر توندی ئەیبەستیت لەو حاڵەتەی ئەبیتە هۆی لە کارکەوتی بزوێنەر باشەکە خالید ئێمەی مرۆڤ کە یا جاروابیت تای ئۆتۆمبیل یعنی فەرموو بەڵێ جاروابیت برێم کە سیارەت ڕاگرت بەفر لە ناو تای ئۆتۆمبیلت هەیە تۆ سیارەت ڕاگەر ئەی بەستیت یعنی جاروابی حڕەکەکەی برێکی سیارەت بەرنادات یعنی ئەوی لەو حاڵەتەش بە ئاوی گەرم خاوی کێەوە یعنی بینی تایەک ئیستاپەکەی بەرنادات جامەکات ئەی بە ئاوی گەرم خاوی کێەوە ئەو جابڕۆی باشە ئێمەی مرۆڤ کە وەرزشێکەکەین پێویستمان بە ئەحما و خۆگەرمکردنەوەیە تەنانەت کە بەیانیانی شەدەڵسین زۆربەی پسپۆڕاڵێن یەک دوو حرەکە بکە بۆی کە گەرم بێتەوە لە شت دروستە کە ئێستا ئۆتۆمبیلەکان زۆر پێشکەوتون پێشتر خەڵک چاوەڕێ ئەکرد سیارەی گەرمەکرد ئەچین بۆ میوانیان جارە مێنە دەرەوە تا سیارەکە گەرمەکەین ئێستا ڕەنگە شتانە زۆر کەم بێت ئۆتۆمبیلەکان زۆر پێشکەوتون بەڵام لەگەڵ ئەوەشە دیسانەوە هەر پێویستەکات کە بەیانیان ئێمە کەمێک ئۆتۆمبیلەکان گەرمکەینەوە جادواتر لێخوڕین بەدڵنیاییەوە بیسیارە گەرم بیت چونکە کە شەریکە دروستی کردیا بەیانیان ئیش پێکەی سلۆری لە 1.5 ڕاوەست یا هەیە ئێستا نێزیک دوی ئەبی ئەو سلۆریە بێتە خواریەکی یعنی نۆرمال بیتەوە ئەو جا بڕۆی ناوی بە ساردی یەکسەر سلفی لێدەی و بڕۆی ئەتوانی بڕۆی بە زەرت بە بزوێنەر یەگەینیت باشە بەیانیان ئێستا کە لە کەشێکی سارداین ئەو ڕێنمایانێت چین کا بۆ کەسانی خاوەنی ئۆتۆمبیلن وا ڕەنگە تازە ئۆتۆمبیلیان کڕیوە ئەوەندە نییە شارەزایەکی باشیان لێ نییە بەیانیانە بێت چی بکەن پێشێککە ئۆتۆمبیل لێخڕن بڵێ بەخۆی بڵێ بەیانیان ئەبی یعنی کە یەکەم جارەبی دڵنیابی لەوەی کانتفرێز ناو ئۆتۆمبیلەکەت هەیە لە ناو بزوێنەری ئۆتۆمبیلەکەت و فەحسی تایی بکە ینی ئەبینی زۆر جار جادە بەستەڵەکە ساردا ئەبی بزانانی ینی ئەبینی تایەکت هەوای زۆر کمایەک هەوای زۆر زیادە ئەبی ئەوانە بە یەکسانی ینی هەموو تایەکان بە یەکسانی لۆوەرزی ئێستا سیپاوان باشە سیپاوانی هەوای لە تایەویت نابی زۆر هەوای زیاد بیت چونکە بە ساردی بەخۆ تایەکە ڕقە هەواشی زیاد بیت ئەبیتە هۆی لە دەستدانی کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەت کە لەسەر شەقامە ڕۆیت ئەبی لەوەی دڵنیابی ینی تەماشای پێوەری ئەوەی بکەی ڕۆنی ئۆتۆمبیلەکەت بزانەکە چەند ڕۆیشتە پێویستی بە گۆڕینی ڕوون هەیە خاوێنکردنەوەی شووتەیە یا فەحسی تایەکانە یا برێم
ئیستاپی سیارەتە بزانی ئیستاپی سیارەت کووە یا ئەگەر زۆر شارەزانەبی ئەی بەی پشکنینی بۆکەی یا ئەگەر برێم شوفێرێکی شارەزابی برێم برادەر تیاوەتە کاکە لۆم تەماش سیارێکە بزانە بەڵێ نابی بە ناشارەزایی یەکسەر سیارە لێ بخڕی و بیتە سەر شقام. باشە کا خالید لە وەرزەکانە ئەمە جلوبەرگمان گۆڕانکاری بەسەرا هەل لە هاوین شتێ لە بەرەکەین لە زستان شتێ لە بەرەکەین بابزانین بۆ ئۆتۆمبیل چی ئایا هیچ گۆڕانکاریەک هەیە لە بینی وەرزەکانە بۆی بکرێت بۆ نمونە لە تایەکانی زیاتر تایەکمان هەیە هی هاوین بێت و تایەکی زستان بێ و زیاتر بەرگە بگرێت یا خود ڕۆنی سیارە بە دڵنیاییەوە بڵێ بە دڵنیاییەوە یعنی تای زستان فەرقە لەگەر هاوین ینی بە وەرزەکانە بی تای بگۆڕ ئێستا وابزام لە زۆر دەوڵەت هەیە ینی لە برێن ئەوێ ڕۆژی دیتم لە تورکیای ئەیگۆ مرور ڕێی نادە ینی غرامەیە کات ئەگەر بە پای هاوینە زستانێ بڕۆی ئەبی ئەو تایە یعنی ئەوەی زیاد بی فراغی هەبیت لە ئەوەی بتانی پێی بڕۆی تای زستان فەرقە لەگەر هاوین وە ڕوونیش یعنی لەو وەرزە ساردا ئەبی ڕوونێکی وا لە بزوێنەری ئۆتۆمبیلمان بکەین بگونجێت لەگەر ئەو جۆ ساردەی چونکە تۆ بەیانی ئیش پێەکەیت ئەو ڕوونە خەست بووە ناتوانێت ینی ئۆیل پەمەکە ناتوانانی هەڵی کێشیت بە هەموو مەچینەیە بڵاویتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم خالید خدر باڵەکی شارەزای میکانیکی ئۆتۆمبیل ئەم بەیانێ لەگەڵ ئێمە بووین بۆ هیواییکە لە ڕێنمایەکانی جەنابێت ئەوانەی کە ئۆتۆمبیلیان هەیە و لەم سەر ماوسۆڵەیە دەرچوونیان هەیە بۆ دەرەوە ئەوە ڕێنماییەکان سوودی لێوەربگرن زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. ڕووباری ئۆردۆن لەلایەن کریسیانەکانەوە زۆر پیرۆزە و لەو بڕوایەن کاتێکە عیسا خۆی لەوێ بووە لەگەڵ توانیەتی خۆی پاکاتەوە لە ناوە و ئاوە بە ئاوی ئەم ڕووبارە خۆی پاکردوێتەوە بۆیە ئەو ئاوە بە پیرۆز دائەنرێت و پیرۆز کراوە کە بە مەعمودیە ناو دەبرێت بۆیە ساڵانە و لەم کاتەدا ژمارەیەکی زۆری کریسیانەکانی ئەرسۆدۆکس ڕوو لە ڕووبارەکان دەکەن ڕێوڕسمی ئاینی ئەنجامەدەن. ڕێوڕسمێکی ئاینی کریسیانە ئەرسۆدۆکسەکانە بەڕێگاون بۆ کەنار ڕووباری ئوردن تاوەکو یادی عیسا پێغەمبەر بکەنەوە و وەک خۆیان بڕوایان پێیەتی بە ئاوی ڕووبارەکە خۆیان لە گوناهەکان پاک بکەنەوە. هەموو ساڵێک ئەم ناوچەیە پڕ دەبێت لە زیارەتکارانی کریسیان هەمیشەوە بۆ واش دەمێنێتەوە چونکە ئێرە شوێنێکی تەواو ئاینێ بۆ ئێمە. ساڵانی پێشتر خەڵکێکی زیاتر دەهاتن بەڵام بەهۆی کۆرۆناوە ئێستا ژمارەیەکی کەمی خەڵک دێن. لەم شوێنە پیرۆزەدا نوێژ دەکەین و لەخوا دەپاڕێنەوە کە ئەم پەتایە لەسەر جیهان هەڵگرێت. ساڵانە و لەم کاتانەدا کریسیانەکانی ئەرسۆدۆکس ڕوو لەم ڕووبارە دەکەن و نوێژ و نزا دەکەن. بەڵام ئەو 2-3 ساڵی دوایی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئێستا کەمتر خەڵک ڕوو لە ناوچەکە دەکەن کە بەلای ئەوان شوێنێکی زۆر پیرۆزە. ئێمە زۆر دڵخۆشین ئەمڕۆ چونکە ڕۆژێکی پیرۆزە هەموو ساڵێک دێینە ئەم ناوچە پیرۆزە بۆ ئەوەی یادی مەسیح بکەینەوە کاتێک لە ڕووباری ئۆردون خۆی پاک کردەوە. ئەم ئاوە و شوێنە پیرۆزە لە پەتا و ڤایرۆسەکانەمان پارێزن. ڕووباری ئوردن بە ڕووباری پیرۆزیش لەلایەن کریسیانەکانەوە ناو دەبرێت. درێژەکەی 250 کیلۆمەترە کەوتۆتە نێوان ئوردن و کەناری خۆراوەی فەڵەستینەوە. دوای هەردوو کلێسای مەهد و قیامە سێم پیرۆزترین شوێنە لای کریسیانەکان. بە بڕوایەوان کاتی خۆی عیسا پێغەمبەر لەلایەن یەحیای کوڕەخاڵیەوە بە ئاوی ئەم ڕووبارە پیرۆز کراوە کە بە مەعمودیە ناو دەبرێت. لە پێناوەوەی کە کورد لاوانەی بژاردەی کوردی ئاگادار بێت و منداڵەکانیان هەفتانە 2 ڕۆژوانەی کوردی بخوێنن هەوڵ و خەباتی ڕێکخراوەکانی بواری زمانی کوردی بەردەوامە. هەڵمەتەکانی وانەی کوردی لە باکووری کوردستان وەک دەبینین و تورکیا پشگیریەکی گەورەی بەدەستێناوە ئاستێکی باشی تۆمار کراوە. هەڵمەتەکە خۆی بۆ ماوەی چەند ڕۆژێک بوو بەڵام کە بینیان خەڵک زۆر داوای ئەوواکەن کە منداڵەکانیان بە زمانی کوردی بخوێنن ئەوە هەڵمەتەکە درێژەی کێشە.
لە تورکیە مۆلەتە دەرسên bijardek û biryar bû di 21 rêbendanê de xilas beş aliyê Wezareta Perwerdeyî ya Tirkiyeyê ve ji bo heftê Sibatê hat dirêjkirin. Bu wê biryarê ra ji xebat û çalakiyên ku xwendekarên polên 5, 6, 7 û 8 ji dersê Kurdî agahdar bibin û hilbijêrin jî berfireh dibin û berdewam dikin. Hereketa Zimanê Kurdî Hez Kurd jî di 21 rêbendanê de li ber mizgeftan belavok belav kirin. Endamê Hez Kurdê Erol Hişyar jî balêkişand ku gelek welatî ji hebûyîna vî mafê agahdar nînin û ew jî wek dildarê zimanê xwe hewl didin da ku zarok û welatî wî mafî bizanin û bikarbînin. خواست که ایرو مجا جمعی کو بلابو اینه ده از حبه کی بلابو بلاو کم سبب کو ملت کرد زمانی خوی کرمانجی و زازاکی به هفدار هل بجیره سعید کردی ده بجه زمان فکر دیره پرورده فکر دیره اخلاقیه و برقه عشقه نتویه و داره بهشت توبای جنتیه ده بجه گلکه کرد زمانی خوی هم ببین امسی گلکه وانا پرورده ببین ایرو فرصتکی فرمی هیم یوکا گلکه هم باش بخبتینه. Di 21 rêbendanê de hem wext li dibistanên Tirkiye û Bakurê Kurdistanê werzê yekem yê perwerdehiyê xilas dibe û karine ango encamnameyên werzê tên belav kirin. Hevserokê duyemîn şaxa Sendîkaya Kedkarên Perwerdehiyê Eğîtim Sena Diyarbekirê Fesîh Jirek jî ragihand ku di zimanê zikmakî de perwerdehî mafek ye û divê hemû gel jî jê sûd werbigirin. Zîrek balêkişand kêmasiya mamosteyên Kurdî û daxwaz kir ku wezaret wan kêmasiyan jî li gor pêwîstiyan têkûz bike. Ji bo wê ku ji wekî alîkarçî distême be em wê dikin. Di wî warî de îro mamoste tunene. Mamosteyê ku ji alî fermî de wekî çîkawan hatibin wekî mamoste hatin peywerdarkirin tuneye. Niha di daxuyanî de ji hate ziman di tevdê Tirkiye heftê pênc mamoste tevdî kurmancî û dimilî bi hevra. Yani li heştê bajar tu bifikirî heştê du bajar tu bifikirî tevdê welat em bêjin tu lê nerî heftê pênc hevîsan yani têra çê bike. Em vê jî bixwazin bi bîr bixin. Yani kes li wê dibistanê hebe tune be. Dibe ku yekî ku nikar be bide jî hebe. Ev nakeve pêşa wê ku ew zaroka wî mafê xwe bikar bîne. Partiyên siyasî û saziyên sivîl û civakî helmetên wane ya Kurdî giring dinirxînin û balê dikşînin ku hefteyê du dem ji mêr bes nake lê wek destpêk û ji bo diyarkirina pêwîstiya perwerdeyiya zimanê Kurdî bi diyardeyan aşkere bibe dersên bijardeyên Kurdî gelek giringin. Sıdık Eren, Kurdistan 24, Diyarbekir. شێوەکارێک لە سلێمانی لە بەفری باری و کاری پەیکەرسازی ئەکات پەیکەری باڵندە و چەندین پەیکەری جیاوازی لە بەفر دروست کردووە وەکو خۆشی ئاماژەی پێ ئەکات هەر ساڵێک بەفر ببارێ هەوڵی داوە پەیکەری تایبەتی لێ دروست بکات جا نوێترین کاریشی دروستکردنی کچێکی گوڵفرۆشە چونکە ئەم بەفرەی ئێستا زۆر بوو و مەجالی ئەوەی پێداکە ئەم پەیکەرە جانە دروست بکات. هەر ساڵێک بەفر ببارێت هەوڵی داوە چەندین کاری هونەری لە بەفری باریودا دروست بکات. نەرمی و ئاسانی تۆپەڵکردنی بەفرەکەش هاوکار بووە تاکو لە ماوەیەکی کەمدا ئەو پەیکەرەی دەیەوێت دروستی بکات. هێشتا بەفربارین لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوامە زۆرێک لەو هاوڵاتیانەی کێنە دەرەوە شێرە بەفرینە بە بەفر دروست دەکەن بەڵام محەممەد وەکو شێوە کارێک چەندین شتی جیاواز و جوان بە بەفر دروست دەکە ئەمڕۆ پێکەوە کچێکی گوڵفرۆش بە بەفر دروست دەکەین. بۆچی خۆشە لە بەفرە کاری پێکرد تاشی بکەی لەبەرەوەی زوویە بەدەستەوە ئەزیێتت نایە موادەکە نەرمە زۆر جارتوانی بە پەنجە بەدەستش ئیشی تاکەی ئەمە لایەنە باشەکانێتی و خۆشی ڕەنکردنی نایە ڕەنکرا ڕەنگێکی جوانی ڕەنگی سروشتی خۆیەتی بەڵام لایەنە خراپی ئەوەیە کە بەداخەوە نامێنێتەوە. بە خێرایی خەریکی دروستکردنی پەیکەری کچی گوڵفرۆشین ئەگەرچی بەفربارین بەردەوامە و کاریگەری لەسەر شێواندنی دیمەنی پەیکەرەکە هەیە بەڵام محەممەد پەلە دەکا و نایەوێت ریسکەکەی لێ ببێتەوە بەخوری. ئێستا ئیشەکەمان یەکەم جار بینام بۆ دانا چکە دوای خستنە سەرەی تۆزە قورسە لە بەفرە وەکو بیناکەم بۆ دانایتر دەست دەکەین بە
شڵە ئامەکەی شڵێکی ئام هەیە بێ ئەویشی لەسەر دیاریکەین دوای شڵە ئامەکە ئێستا ئێمە سەر وردەکاری ئەم ئیشە کەوتۆتە سەر کەشوهاواکە ئێستا کەشوهاواکەی لەبارە ئەتوانێت ئەگەر ئاوا بەردام بێتوانێت تا دوو ڕۆژ بمێنێتەوە بەڵام یەک کێشەی تریشمانە ئێستا کە بەفرە بارێ حاڵی حەزر من چەنە وردەکارەکان خەریکمەوە تا دووبارە ئەچێتەوە بەسەر وردەکارەکە شارێتەوانێت ئێستا ئیشەکەمانی تر تەواو بوو لە مەرحەلەی تەواو بوو نایتر محەممەد لەگەڵ ئەوەی زۆربەی کارە هونەریەکانی لە قڕ و گەچ دروست کردووە بەڵام زستانانی هەموو ساڵێک لە مانگەکانی بەفرانبار و ڕێبەنداندا بەفربارین دەکاتە هەوێنی دەستڕەنگینی و پەیکەری جیاواز و سرنجڕاکێشی لێ دروست دەکات. دالیا کەمال، کوردستان 24 سلێمان. بۆ هیوای هەمولایەک لەم سەرما و سۆڵەیە سەرامەت بن و هیوایەوەتان بۆ خوازم کە ڕۆژێکی پڕلا خۆشیتان دەست پێ کرد بێ لەگەڵ ئێمە بەجێتانە هێڵین ئامادەکاری دەکەین بۆ پرۆگرامی سبەینێمان تا سبەینێ بەخواتان ئەسپێرم و ماڵتانەوە.